خاتونێک لامان ئامادەیە و شارەزایەکی زۆر باشی هەیە لە کاری چنین لەسەر ئەو بابەتانەی کە ڕەنگە ئێمە لە ڕۆژانەیە بەکاری بێنین. خات و بێگەرتەوە ئەمڕۆ میوانی کۆتابەرگەی پرۆگرامی ڕۆژێکی نوێیە. خات و بێگەر سلااو لەوێ زۆر بەخێربێت. سلااو لە ئێوەش زۆر بەخێربێت. بەخێرانە سەرچاوان دەستە خۆش بە کارەکانت زۆر زۆر جوان لە هیوای بەردەوامی بۆ تۆ. پێوان بڵە چەند ساڵە سەرقاڵی ئەم کارانی تۆ؟ پێشەکی خۆشحاڵم بە ئامادەبوون لە بەرنمەیە. من بۆ ماوەی 2 ساڵە زۆر نییە، بەڵام ئەو ئارزۆم هەر هەبوو ئەو سەلیقەیە بەهۆی ئەوەی خۆم پیشەم مامۆستایە زیاتر سەرقاڵی کاری مامۆستاییم. بەڵام بۆ ماوەی 2 ساڵە بە تەواوی لە ڕێی ڕێکخراوی هونەری دەستخۆشیان لێ ئەەکەم دەستمەوەتە ئەم جۆرە کارە. زۆر باشە. ئەو کارانەی کە تۆی کەی بەتەنها چنینە یاخود چ کارێکی کەشەکە؟ من زیاتر ئارزوم لە چنینە لەسەر کراسی کوردی لەگەڵ هێلک. ئەنجا چنینی سۆف بڵین خوری ئەوەش ئارزوم لێتی. ئێستا ئەو شێوازی بەدەستلانە خانوێ قماشی قەیفەیە بۆ مناڵ لەگەڵ خوری تێکەڵم کردووە. بەشی سەروی خوریە ئەتوانێت لەگەڵ سپاس دەکەم. درێژەکەی ئەو مناڵی کە بۆی ئەکردن ئەتوانن کورتیکەنەوە بۆی بۆیە ئەو بۆ مناڵی بچووکتر. بەشی سەروی خوری خوارەوەی قماشە خۆم دووریمەوە خۆش بێ. ئەمە چەند ڕۆژە پێچە بۆی کە ئەم عەزیز جوانە کەمی پێچە ئەوە یەک ڕۆژی بەسە ڕۆژ دەست و چاوە خۆش بێ. بە شازێکی گشتی تۆ هەر کار لەسەر جلوبەرگەکەی یان چ شتێکی تر هەیە کە تۆ زیاتر چنینی سەر بەرگی گۆشە ئەوە گرێچینی پێ ئەلان شێوازێکی جیاوازە. ئێستا لەوە چێکات نەبێگینە پێویستەکان هێنا بۆ گۆڵێک دروستکەم بۆ شازە گرێچنی پێڵەن بە خوری گۆڵ دروست ئەەکەی لەسەر بەرگی گۆشە و قماش بۆ سنگی ماکسی بۆ سەرمێز و وەکو ئەمەوە بزانم. بەڵێ بەڵێ هێنا منەکرد بابەتی کە شوێنەوە کە وەکو کڵاو بەڵێ چنیوتن ئەوانە تا چەند کاری لەسەرەکەی؟ ئەوانە چنینی کڵاو ڕۆژێکی بەسە چونکە کڵاو بچووکە زوو تاو ئەبێت ئەگە کارە نەبێ و پیشەیتر نەبێ ئەتوانی زووتر ئیشەکان بەدەستەوە. کڵاوێک بۆ تاقیناکەی تۆ بزانین چۆنە چانەیە کڵاوەکە پیکەسەری خۆلانەخە زۆر باشە لانەخە زۆر تاقیەکاتەوە. سەرجەم کارەکانت زۆر جوان بە یۆ بەردامی. ئەگەر کەسێک ئێستا بینەری ئەم تەوەرەمان بێت چۆن توانە کارەکانی خات و بێگەردی دەستکرد؟ پێیجی بەڵێ پێجێکم هەیە بە ناوی ئاسایە ناوکەی بە ناوی چنینی بێگرت کارەکانم سەرجەمیان لەوێ نمایش کردو. زۆر باش. بەشداری چەندین پێشانگەشم کردو لە ڕێی ڕێکخراوی هونەری دەستەوە. ئەمانە چێم کە ئەوە جاری وایە هەندێک قماش پارچەیە چرم هەتە لە ماڵەوە منم هێشتۆ خەسار بێ چادۆریم چنیوە بە خوری بۆ ژێر کوک بۆ ژێر پیاڵە بۆ زۆر شت بتوانیت بەکاری بێن. دەستەکانە خۆش ئەوە شەر تاقمێکە لەگەڵ فێروی بێگەرتخان کەسە بۆ لە خێزانەکەتانە کاری کرد. خێزانەکەمان بەڵێ ئارزویان لێ بەڵام زیاتر خۆم لە ڕێی یوتیوب و ڤیدیۆ و لە ڕێی هەندێک خولی شمبینی سەرەتا دەستخۆشی لە مامۆستاکانەکەم لە ڕێی ئەوە زیاتر بەرەو پێشچوون. زۆر باشە. لەگەڵ دروستکردنی ئەم کارانەیە ئەو گروپی کە باست کرد لەگەڵیانە تا چەند توانیەتی لە ڕێگەی ئەو گروپ و کارەکانی ئاشناکەی بە خەڵک توانێت خەڵک لە ئیشەکانی تۆ باشتر بزان و داواکاری هەبێت. من دەستخۆشی لە هەموو ئەو خاتونانە ئەەکەم کە یەکەم جار ئەوانم ناسیوە دەستخۆشیان لێکم بەڵام لە ڕێی ڕێکخراوەکەەوە زیاتر بەرەو پێشچوون وای لێ کردم چۆن بڵێ ورە بە مەبەر خۆم بۆی کاری زیاتر دروستکەم بۆیە بەشداری پێشانگا. ئەو ڕێکخراوە چه ئاسانکاریە بۆیەوە؟ زۆر ئاسانکاریە کرد چۆ بەڕاستی دەستخۆشیان لێکم زۆر جار بۆ دەستڕەنگینەکان هێنانی کورسی و مێز زەحمەتە بۆیان ئەوان ئەو ئاسانکاریان کردووە. ئەنجا جاریوە تێچووی پارە زۆرە لەو شوێنانە کەپر و ئەوانە جاریوە ئەو خاتونەیە ئەو کەسە شەرنێر خاتون بێت پارەی ئەوەی دەست ناکەوێتەوە هەر لەوانەیە بەشی ئەوە ئەیات کە جێگایەکی بێ بەڵام لێرە ئەو پارەیە نیە بەڕاستی بە خۆڕایی. ئەوانە ئەزا خات و بێگەرد کۆمەڵە کاری زۆر جوانی لەگەڵ خۆیانەوە لێرەوە یەکە بە یەکەیان پیشان بین ئەگەر فریاکەین و کات هەبێت وەکو خۆی باسی لێوەکە لەسەر جلوبەرگی کوردیش کاری کردووە ئەمەش یەکێکە لە کارە زۆر جوانەکانت ئەمەیان خوری و کیا بەکار نهێناوە بە زەمیان من ئەتوانم لەسەر کراسیش بەس ئێستا فرۆشراوە هەمووی بەخوری ئەمچین بە شێوازێکی جیاواز تەنها زەنگیانە و مورو نییە بەخوری گەڵا و گوڵەکەم دروست ئەکرد لەسەر کراس. زۆر جوانە دەستە خۆش بێ کەنسەختکردن و گونجاندنی ڕەنگەکان بۆ ئەمە سوود لە چێبینی تۆ خات و بێگەر؟ وڵای هەر سەلیقەوەینی خۆم جەوجاسی ها دیزاین و بڵین دیزانی جلوبەرگ ئەکرێ ڕەنگەکان هەڵ ئەبژێنێ زیاتر بۆی لەگە سەردەمیان نەبی باشترە وایە ڕەنگەکان ئەگونجێنی بەڵام جاریوە هەندێ ڕەنگ
بەپی سەدەم ئەگۆڕێ فەرقی ئەمە یەکێکە لەو ئیشانە کە خوریتیا ئەوە قماژ نیە ئەوە هەر خوریە خۆم بە خوریەکە هێلەکە کەم چنیوە گوڵەکەی سەری گرێچنی پێڵێن تەنها ئیش بۆ خانمانەکەی مناڵانیشی مەرج نییە بۆ مناڵانیش بەڵێ ئەوە هی مناڵە ئەو پیرۆکی خۆم ئەو بەشی سەرەوەی خوریە خوازیانەیە بەڵێ ئەوە هەر خۆشم دووریمە تۆزێ هەنێ دەستی کەمێک کەمێک زۆر ئەو بۆ مناڵی ساوا زۆر جوانە بۆ کچی دەستە خۆش بێ خەڵک تا چەند خواستیان لەسەر ئەم کارە دەستی هەست ئەەکەم ئەو شێوازی خوریە ئەوی کە گرێچنی پێ ئەڵان زۆر خەڵک ئارزوو لێ چکە شێوازەکەی جیاوازە ئێستا زیاتر بە مورو بە زەنگیانەیە دەستی ئەوانیش خۆش بێ بەڵام من هەوڵماوە بە شێوازێکی جیاوازتر بیکەم پشت بە خوری ببەستم بۆ گوڵ دروستکردنەکە نەکە لەسەر قوماش و لەسەر هێلک و لەسەر کراسی کوردی باش ئەوەی کە تۆ باسی لێەوە کردتە لەسەر قوماش تۆ خوریت بەکارهێنا کولەکەش و زەنگیانە و خوریش تێکەڵە پشتەکەشێتی تا چەند هەوڵتداوە ئێوە چەند خانمێکی زۆر لەو ڕێکخراوە کارەکان هەوڵتداوە کارەکان لەوان جیاوازتر بێ ینی کارێک نەکەوانش کردی بێن بەڵێ ئێستا بە گوڵی چارگۆ شەکراوە بڵێن گوڵەکانم بەجیا چنیوە وڵی ئەوە پێم چوو تقریبان هەفتەیەک بێت چونکە من بەهۆی ئەوەی پیشە مامۆستایە بەڕاستی ئەویش نیوەی ڕۆژەکە ئەبا یتەوە مەشغوڵی کاری ماڵ و ئەوانە لە دوای ئەوە من دانیشم بە دیار ئەمانە بە زۆری من بە شەو خەریکی ئەم کاران دەستەکانە خۆش بێ کارەکانە زۆر جوانن ئەو کاتانەی کە هەتە بە زیایی نەی بتوانی کارێکی تیا بکە ئێمە زۆر زۆر سوودیە بێ بۆ خۆت بێگومانە ئەم کارەکانە جوانن دەستەکانە خۆش بێ سپاس بۆ تۆ ئەم هەماندوومان کردی سپاس بۆ سەلامانە